برایانی بەڕێز و خۆشەویستم، خوشکانی ئازیز و قەدرگران، جارێ ئەوانەی کە گاڵتە بە پێغەمبەرمان دەکەن عەلەیهی سەڵات وسەلام ئەوە بزانن کە حکومەکەیان حکمی کوفرە. هەر کەسێکە حافظ قورئانیش بێ، خۆی بە موسڵمانی عیار 24 بزانێ گاڵتە بە پێغەمبەر بکە عەلەیهی سەڵات وسەلام پێی کافر دەبێت. چ جای ئەوەی کافرێکی بەدڕەوشتی وەکو ماکرۆن. لەبەرەوە قسێ دەکەم کە دەڵێن بەدڕەوشت ڤیدیۆیەکی لەسەر بڵاو بووە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە ناو فەڕەنساش بڵاویان کردەوە و هەموو دنیای گرتەوە کە لە تەمەنی 13 ساڵی کە قوتابی بووە زینای لەگەڵ مامۆستای خۆی کردووە کە ئەو مامۆستای 3 منداڵی هەبوون و واسە بەو بەدڕەوشتی و بەد ئەخلاقیەی ماکرۆن مامۆستاکەی فەسڵ کراوە لە قوتابخانە، ئەویش سزا دراوە. ئێستا ئەو سەرۆکایەتی وڵاتی دەکات. عتل بعد ذلك زنين. ئەوجا و ئەو کافر بوون و بێباوەڕبوونە بۆی کەەوە بزانین تایبەت نییە بە چین و توێژێک، تایبەت نییە بڵێ وەڵا ئەو میلەتە هەمووی لە بۆ بەهەشتەیە. کردەوە و عەمەلە، گفتار و کردارە. لە هەموو میلەتێک کافر و موسڵمانی تێدان. لەبەرەوە ئینسان دەبێت حەریص بێ لەسەرەوەی کە لە سنفی موسڵمانان بێ، کافر نەبێت. ئەوجا ئەوانەی کە خۆشحاڵن بەو گاڵتەکردنە بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەمان حکمی کوفریان بەسەردا دەسەپێندرێتن. کافر دەبن و بێباوەڕ دەبن. لەوانەی بڵنجاما وەسات و چۆن ئەو فتوایانە دەدەی؟ سادێ مەسەرە نەسی ئاەتی خوای پەروەردگار تەبارەک وتەعالا لەسەر ئەو صنف و پێڕ و ئەوانەی کە بەو شێوە بێڕێزی دەکەن. ئەوجا ئەوانەی کە ئەو کەناڵانەی کە بەرگری لە ئەو بەدڕەوشت و بێڕێزیەی کە ماکرۆن کردوویەتی بەرامبەر بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، ئەو کەناڵە بەکرێ گیراوانەی کە لە هەرێمی کوردستان و لە غەیری هەرێمی کوردستانیشدا هەن بەرگری دەکەن لەو بەدڕەوشتی و بەد ئەخلاقیە و ئەو پەڕی بێڕێزەی کە بەرامبەر بە پێغەمبەرمان کراوە عەلەیهی سەڵات وسەلام هەمان حکمیان هەیە. وەخوا زیاریشم موسڵمانان ڕسوایان کەن و موسڵمانان مقاتەعەیان بکەن، چۆن مقاتەعەی شتومەکی فەڕەنسی پێویستە لەسەر هەموو لایەکمان مقاتەعەکردنی ئەو کەناڵە فاسدانەش پێویستە. بۆی کە جارێکی دیکە فێر نەبن گوایە بێڕێزی کراوە بەرامبەر بە پێغەمبەر، گوایەتی با بخۆ کابرا حەیە عەلە سەڵا هاوار دەکاتن. کاریکاتێرەکانی هەڵواسیون نایشاریتەوە. ئەوجا ئەوانەی کە بەشدارن لەو گاڵتەکردنە یان پێیان خۆشە ئەگەر تەوبە نەکەن بەبێ ئیمانی دەچنەوە حوزور خوای پەروەردگار تەبارەک وتەعالا. با بینە خزمەت ئەو دوو ئایەتەی لە سوورەی تەوبە. طبعاً ئەو کەسانێک بوون بە ظاهری موسڵمان بوون، کەس نەیدەزانی کە منافقن، لە غەزادا بوون، لە جەنگ و جیهاددا بوون دەگەڵ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. لە ئایەتی 65 و 66 بگەڕێنەوە سەر قورئانی پیرۆز. طبعاً دانیشت بوون مەجلیسێک بوو موسڵمانیشان دەناودا بوون، کەس نەیدەزانی ئەوانە منافقن. گاڵتەیان بە پێغەمبەری خوا کرد عەلەیهی سەڵات وسەلام. هەندێک قسەی ناشیاویان بە پێغەمبەر کردن عەلەیهی سەڵات وسەلام. یەکێک لە سەحابەکان هات بۆ پێغەمبەری جێراوە عەلەیهی سەڵات وسەلام. ئەو سەحابەیە گەنج بوو، هاتن بانجی کردن کیانەی پێغەمبەری خوا درۆ دەکە کەی ئەمە ئەو قسانەمان کردوون. خوای گەورە ئاەتی ناردنە خوارەوە. جا گوێبیستێ و ئاەتانە بن. خوای گەورە دەفەرمێ وەلئین سەئەلتەهم، ئەی موحەممەد عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر لێیان بپرسی پاشەوەی کە ئەو ئاەتانە دێنە خوارەوە لەیەقولەنە ئینەما کوننا نەخوض وەنەلعب. بەخوا ئەی موحەممەد عەلەیهی سەڵام هەر گاڵتەزاری بوو، هەر سوعبەت بوو، هەر بە سوعبەت ئەو قسانەمان دەکرد. ئەم پێم خۆش نە قسەکان دووبارەکەمەوە. هەر گاڵتە و گاڵتەزاری و سوعبەت بوو، بە سوعبەتیش دروست نییە ئیستهزا بە پێغەمبەر بکرێ کوفرە عەلەیهی سەڵات وسەلام. بە گاڵتەزاریش قسە بەخوا بگوترێتن کوفرە،
بەگاڵتە جاڕش قسە بە ئیسلام و بە معتەقەدات و بیر و باوەڕی مسلمانان بگوترێتن کوفرە زان پێی کافر دەبێت. خوای گەورە دەفەرمێ پێیان بڵێ لە مقابل قل ئەبی الله وآياته ورسوله كنتم تستهزئون گاڵتەتان بەخوا و بە پەیامی خوا و بە قورئان و بە پێغەمبەر دەکرد عەلەیهی الصەلاة وەسەلام ها لا تعتذروا عذر مێننەوە قد كفرتم بعد إيمانكم پاشەوەی کەیوە ئیماندار بوون ها مسلمان بوون ئیماندار بوون لە خزمەت پێغەمبەردا بوون عەلەیهی الصەلاة وەسەلام جیهادیان کردووە سزای ئەوەی کابرا کە دێمە سەری کە نەباوەڕی بەخوایە نەباوەڕی بە پێغەمبەری خوایە ئەو هەموو خەڵکە نوێشکەر و خۆ بە مسلمان زانیش دەنجی دەداتێ و دەینێریتە پەرلەمان و کە دێمە سەری کە دەچێتن دیفاع لە فەڕەنسا و لە ماکرۆنی بەدڕەوش دەکاتن. لا تعتذروا قد كفرتم بعد إيمانكم إن نعفو عن طائفة منكم مەجالی تەوبەی ماوە هەر کەسێک بە نەزانی بە جەهل بە ئەنقەس بە هەر شێوەیەکی ئەو بێڕێزیە کردبێ بازوو تەوبە بکات و بگەڕێتەوە مسلمانیەتی خۆی ئەعلان کات و پەشیمان بێتەوە لەو بێڕێزیانێک کە کردوویەتی یان کە تەئیدی ئەو بێڕێزیانێک کردبێ. بەڵام کە تۆبە ناکە نعذب طائفة بأنهم كانوا مجرمين ئەوانەی دیکە بە تونترین شێوە عەزاب دەدەین کە تاوانبار و مجریم و ستەمکار بوون.